چاوەڕێەکان ئاخۆتەی یەکێک پەڕیوە و پوڵترین و کاریگەرترین کرێنت لەسەر جەستەمانگەی دەچوە. بەخێراتنی گەرمی بەڕێز مامۆستا کەمال بەڕێوەری بەرەوردەی ڕۆژئاوا و مامۆستا بەکر سەرپەرشتیار یەکەمی پیشان سەرجەمدایەکان و باوەڕانی بەڕێز و میوانانی پێی بەڕێزی شایەتان تووشی چ نەهامەتی و ناڕەحەتیە بوون و بە کۆلانی سەخت ئێمە ساڵانە قوتابخانەکەمان وەک ئەرکی نەتەوەی نیشتیمانی لە هەموو بۆ نموناسەبەکانە یادەکان بەرز ڕائەگرێت بۆ ئەوە چەند یادێکمانەیە لە زمنی ئەو یادانە بەڕاستی ئەمڕۆ ئێمە وەکو ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانی هەستاین بە سازکردنی نمایشێکی هونەری بۆ یادی ئەنفال و کارەساتی ئەنفال کە هەمومان نەزانین لە ڕابردووە بە سەرگەلەکەمان هاتووە. هەدەفی ئێمەش ئامانجی ئێمەش لەم بەرز ڕاگرتنە ئەوەیە کە بەڕاستی ئەو کارەساتە لە بیر و هزری نەوەی نوێ زیندووکەینەوە چکە ئێستا نەوەیەک پێگەشتون کە ڕەنگە علمیان بەوە نەبێت کە ئەو کارەساتە چۆن قەوماوە و چ نەهامەتێک بە سەرگەلی کوردە هاتووە. ئێمەش لە وەکو ئەرکێکی نیشتیمانی بەڕاستی ئەمڕۆ بە ئامادەبوونی کۆمەڵە میوانی بەڕێز و خوێندکارانی خۆشەویست و هەوڵ و جوهدی مامۆستایانی هونەری قوتابخانەکەمان ئەم یادە بەرزە پیرۆز ڕائەگرین. هیوادارم هەموو لایەکمان بتوانین ئینشاءالله دەست لە ناو دەستی یەک قوتابخانەکان باخچەکان بتوانین لە سەرجەم یادەنەتەوەیەکان بەخۆش و ناخۆشەوە بەردەوام بین لە کار و چالێکەکانمان بۆ ئەوەی لە بیر و هزری نەوەکانی نوێی ئەم گەلەی ئێمەیە بەڕاستی بە زیندوو بمێنێتەوە. بەخێراتنی تەلەڤیزیۆنی پەروەردەکەم بەخێر بن سەر و سەرچاومان بۆ ئیمڕۆ کە نمایشی شانۆی ئەنفالەکەین لە دەرهێنان و نووسینی بەندەیە و هەوڵم ماوە لێرەوە خوێندکارە خۆشەویستەکان ئاشنا بکەم بەو کەلەپورەی کە هەمانە لە دنیاە ئەو مەساتانەی کە لە ڕۆژانی پێشووترا بەسەر ئەم میلەتەیە هاتووە. هەوڵم ماوە لە دیدەی خۆمانەوە لەو دیدەی کە هەمانە ئاشنا بن بە بەوانەی کە چۆن ئەم ڕژێمە یەک لە دوایەکانە چیان لە میلەتی کورد کردووە چۆن میلەتی کوردیان چەسانۆتەوە و بۆ ئێمەش هەمیشە هەوڵمان ناوە لێرەوە خوێندکارە خۆشەویستەکان ئاشنا بکەین بۆ سەردەما.